بەداخەوە لە هەرێمی کوردستانە کۆمەڵێک کەس بوون بە داردەستی دەستی دوژمن و پەلکێشی دوژمنانیان کردو بەسەر خاکی هەرێمی کوردستان بۆ تێکدانی ژینگەمان، بۆ تێکدانی ئابووریمان، بۆ تێکدانی تەندروستی هاوڵاتیانمان و بۆیە لە هیچ کات و سەردەمێکە مێژوو ڕەحمی بەوانە نەکردووە و مێژوو دژی ئەوانە وەستاوەتەوە، ناوی ئەوانە چۆتە زبڵدانی مێژووەکەوە بەو شێوەیە دژی هاوڵاتیانی خۆیان بوونەتەوە. هیچ کەس و حیزبێک ئەوەی کە دژی هاوڵاتیانی خۆی بێ و دژی گەلەکەی خۆی بێ مێژوو ڕەحمی پێ نەکردووە و لە زبڵدانی مێژووان ناویان تۆمار کراوە. بۆیە بەداخەوە ئەوانەی کەوا بەو شێوەیە پشتگیری دوژمنانیان کردووە، پشتیان کردوتە گەلی خۆیان، بەڕاستی ئەوانە وەکو دووڕوو سەیرەکەن لە ئاینی ئیسلامە و ئاینی ئیسلام لەوانە وەکو دووڕوو سەیرەکە و پێی خۆشە و پێی باشە ئەوانە پشتگیری لە خەڵکی خۆیان بکەن و بە شێوازێکدا ئیسلامی ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام داوامە لێ ئەکا بە هیچ شێوەیەک و ڕێگری ئەکا و پێی باش نییە نابێ دار ببردرێ، ناوێ وڵات ئابووری وڵات تێک بدرێت، تەندروستی هاوڵاتیان تێک بدرێن و هەروەها ئەوەی کە ئەمڕۆ تورکیا ئەیکا بەڕاستی پێویستە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان و هەموو لایەنەکان بە یەک دەنگ لەسەر ئەم داگیرکاریە و ئەم تێکدانی ژینگە و ئابووری و تەندروستی هاوڵاتیان بەڕاستی بێنە دەنگ. هەموو حیزبەکان، ئەندام پەرلەمانەکان هەموویان سەرکردایەتیەکانی هەرێمی کوردستان بە یەک دەنگ بەبێ پەردە بێنە سەر تەلەڤیزیۆن داوا بکەن لە تورکیا ئەم دەست درێژە ئیتر بەس هەر کەسێک دەستی سوور بێ بە خوێنی گەلەکەی خۆی یان بە خەڵکی بێتاوان بەڕاستی ئەوە ئەوکو لە پێشەوە باسمان کرد ئەوانە وەکو دووڕووناو ئەبرێن، ئەوانە کەسی خراپن. بۆیە پێویستە لەسەر تەواوی لایەنەکانی هەرێمی کوردستان و هەموو حیزبەکان بەبێ پەردە پشتگیری گەلی خۆیان بکەن، پشتگیری گەل بکەن بۆ ئەوەی کەوا گەلەکەمان بەڕاستی تووشی ئەو نەهامەتی کە بووە زیاتر تووشی نەهامەتی نەبێ و گەلەکەمان تووشی ئەو بەدبەختەی کە ئەمڕۆ تێکەوتۆ بەڕاستی زیاتر بەدبەخت نەوێ. داوا لە تەواوی دانیشتوان و گەلی هەرێمی کوردستانەکەم ئێمە با یەکدەنگ بین، یەکگرتوو بین بۆ ئەوەی کە دژی داگیرکاری تورک لەسەر وڵاتەکانمان کەم بکەینەوە و لای بۆین بۆ ئەوەی کەوا مێژوو لە زبڵدانی خۆیان خۆمان لە زبڵدان مێژووە نەبینینەوە. ئەردۆگان کە هێرش ئەکاتە سەرگەلی کورد و کوردەکان کورد ئەکوژێ هۆکارەکەی حیزبێکی سیاسی نییە. ئەوە ئەگەر ئەو بێژێ ئەوە هەڵەیەکە و درۆیەکی لەگەڵ ڕێزمە واتە کوشتن و لە ناودانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان هیچ پەیوەندی بە هیچ حیزبێکۆ نییە هەتاکو تورکیا دەست بێتە ناو. واتە ئەوەی کە دەستی هەیە دەستی سوورە بە خوێنی هەر تاکێک، هەر موسڵمانێک یان هەر نەفسێک بەڕاستی جێگای جەهەنەمە و خوای تەعالا لە قیامەتە لەگەڵ بێباوەڕان و پیاو خراپانە خوای تەعالا حەشری ئەکا.